لا سەردۆخی کریسیانەکان لە عێراق گفتوگۆکەین من میوانێکەمە هەیە پترۆس نەباتی نووسەر و چالاکوانی کریسیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەیە سپاس بۆی زۆر سپاس لەو راپۆرتەی کە ئێستا پیشانماندا ئەڵێت لە ساڵی 2023 ژمارەی مەسیحیەکان لە عێراقا 1.5 ملیۆن بووە. ئێستا کە یەکی مانگی ساڵی 2025 ئاڵێت بە پێی و راپۆرتەی ئۆپن دۆرس کە ڕێکخراوێکی مەسیحیە کردوویەتی ئەڵێ ژمارەکە بۆ 400,000 کەس دابەزیوە. ئەم ئامارە چیمان پێڵێت؟ چینە لە 400,000 یاخود 500,000 مهم ئەوەیە کە مەسیحیەکان لە 2023 زیاتر بەرەو ئەوڕۆپا بەڕێکەتن هیجرەیان کرد زیاتر بە تایبەتی لە دوو شالاوی گەورە زۆر گرنگ لە عێراق ڕوویدا. یەکەم جار کە بووە شەری تایفی لە بینی سونە و شیعە، ئەمە بووە هۆی ئەوەی کە مەسیحیەکان هەستیان کرد بەوەی کە ئەمان نەمایە لە عێراق، زۆربەیان هیجرەیان کرد لەو وەختە. باشە لەوەها وەختی داعشی شاد لە بەغداوە طبعاً لە بەغداوە هیجرەیان کرد، لە بەغداوە هیجرەیان کرد، لە بەسرا لە بەغدا لە جیهاتی غەربی عێراق لەوێش نیشتە جێبوون، لەوێش هیجرەیان کرد. زۆربەیان هاتنە کوردستان، بەڵام بە زۆری بۆ دەرەوەی وڵات هیجرەیان کرد. ئەوە خراپتر بوو، ینی ئەو هیجرەی بۆ دەرەوەی وڵات ئەوەی کە مەسیحیەکان کە بچنەوە ناگەڕێنەوە جارێکی تر. ڕاست ئەمە بووە هۆی کە ئەو ژمارەیەکە ژمارە ئەمن واتە ینی لە ساڵەکانی 77 و 74 ئەوانە زیاتر لە 2 ملیۆن مەسیحی هەبوو لە عێراق، نەک ملیۆنەکونی وەک تەقریرەکە دەرێ، بەڵام زۆربەیان بەو چەند ساڵەی ئاخیری کۆچیان کرد بۆ وڵاتەکانی دەرەوە و بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان وڵاتی خۆیان دەزانن، چونکە ئەوان هەر نیشتەجێی هەرێمی کوردستان بوون وەختی خۆی کە چوونە بەغدا لۆ ئیش و لۆ کار و شتوا دەچوونە بەغدا یا بەسرا یا بۆ شوێنی تر، چونکە ئەوانە زۆربەی یا مووسڵ یا هەرێمی کوردستان ئەوە ناوچەی ڕەسەنی خۆیانە، ینی لە ئەم ئەوەی لێرە بوون. ئێستا وا زۆربەی هەستمان کرد بە کەمایەتی، ینی زیاتر لەوەی لە پێشان ئێمە زیاتر بووین لە عێراق و لە هەموو شوێنەکە هەموو کوردستان. زۆر باشە. شەڕی داعش چەند کاریگەری هەبوو لەسەر یعنی هەڵکەندنی مەسیحیەکان لە شوێنی ڕەسەنی خۆیان؟ وڵی بەڕاستی زۆر بە زانایانی کۆمەڵناسی بە تایبەتی لەو چرخەدا دەڵێن یعنی تەعامل لەگەر کەمەنەتەوەیەکان سێشت دەوێت لۆ کۆمەلگا. دەبی کۆمەلگا زیاتر منفتح بی لەسەر مەسائلی ئاین و لەسەر جیاوازی ئاین و جیاوازی نەتەوەیی و ئەوانە. هەروەها زۆربەی هەرە زۆری دەبی شارەزای یەکتر بین، یعنی ئەو کەمەنەتەوەیەکانە کو شارەزای مەسەلەن طقوس و عادات و ئەوانە بی. بەڵام لە عێراق بەڕاستی ئەو فکرەی توندی لە عێراق دروست بوو، وای کرد کە جێگا نەمینێ لۆ کەمەنەتەوەیەکانی تر، نەک لە بۆ مەسیحیەکان، لە بۆ یەزیدیەکان، لە بۆ هەر شوێنەکانی تر کەمەنەتەوەکانی تر دەستیان کرد بە ڕۆیشتن بە هیجرا. ئەمە زۆر کاریگەرێکی زۆر خراپ بوو لەسەر وجودی مەسیحیەت لە عێراق و لە شەرق ئەوسەد بە تەواوی، ینی بە عمومی. بەڵام لێرە لە کوردستان یعنی ئەمە هەرێمی کوردستان چۆن توانیوێتی تەعامل لەگەڵ ئەم بابەتان بکات؟ چه خەڵک لەسەر ئاستی خەڵک، چ لەسەر ئاستی دەسەڵات؟ کۆمەلگای کوردستانی لە ئەوەلی بەحروم بوو لە دوو شتی گەورە. یەکەمی شت کتێب خوێندن، لەکن ئەمە زۆر کەم بوو لێرە. دوایی شەڕ و شۆر و ئەوانە لە ساڵەکانی شێستەکان دەستی پێکرد لەگەر شۆرشی کوردی. ئەمە کاریگەریەکی خراپ بوو. دەور و پشتمان زۆر ئەوەیان دەدا بۆ ئەوەی کەمەنەتەوەیەکان نەمینێن لە کوردستانیش بەدەستی دەرەوە دەرەچی هەبوو بۆ ئەوەی ناکۆچی هەبیتن لێرە.
بەڵام لە پاش 91 کە دەسەڵاتی کوردستانی و هەرێمی کوردستان دروست بوو لە پاش 2023 ئەو کەمەنەتەوەیەکان هەستیان کرد بە ئیستیقرار، بە ئاسایش، کە بتوانن مەراسیمی خۆیان بە سربەستی بە ئازادی بیکەن و دوایی بە خۆیان ئێستا ئەوانەی نەتەوە گەورەکان مەسەڵەن کورد بەخۆش هەستی کردکەوە دەبی کە تقریبان لە سەفەر بۆ ئەوروپا بۆ شوێنی تر کە ژیانی دید ئەو ژیانە گەورە مەسەڵەن عالم احتیفال دەکە بە ڕۆژی وەکو ئەوڕۆ ڕۆژی سەری ساڵی زاینی یا سەری ساڵی کۆچی عالم دەستی کرد بە یعنی هەستی کرد بەو ئازادیەی کە استثمار بکاتن بۆ تعاڕوو بکاتن لەگەر هەموو کەمەنەتەوەکانی تر. ئەمە بوو فکری کوردی ئەوەی کرد کە تەقبولی یەکتر بکرێتن لە کوردستانە. تەقبولی یەکتر ئەوەیە کا من هەست بکەم فەردم یعنی تاکم لەناو ئەو کۆمەلگایە لەگەر ئەوانی تر دەبی بیژین، چونکە ئەوە وەکو باخچەیەکی هەمەڕەنگە هەر کۆمەلگایەک دەبی هەموو شتی تێدابی لە هەموو ڕەنگەک تێدابی. ئەمەش یعنی وا دەبینین ئەو ئاهەنگانەی ئێستا لە زاخۆ لە هەولێر لە سلێمانی لە هەموو شوێنێک دەجێرن یعنی بەو مناسەباتە شتێکی زۆر پیرۆزە و ئێمە هەستی زیاتر بە ئەمانەت دەکەین لەناو ئەو ڕەنگە کۆمەلگایە. زۆر باشە. لەسەرم بارودۆخی کە بەسەر کریسیانەکان بە شێوەیەکی گشتی هاتووە لە عێراقا، ئێوە وەکو ڕۆشنبیران و خەڵکی نخبەی مەسیحیەکان تا چەند هەوڵتان ناوە ئەم دیمەنانەی لە عێراقا هەن بیگەێنە دەرەوە بۆ ئەوەی هیچ نەبێت وەکو کەمەنەتەوەیەتیەکان پارێزگاریتان لێ بکرێت لە عێراقا و زیاتر لەوە کۆچ نەکەن؟ دوو وتار هەیە لە عێراق. وتارێک هەیە مەسەڵەن لە ناو کەنائیسی ئێمە لە ناو شوێنەکانی ئاهەنگ و ئانا دەڵێن ئێوە هاوڵاتی ئەو وڵاتەن دەبی ببینێن، دەبی ئەوانەی ڕۆیشتینە بگەڕێنەوە. بەڵام ئەمە عەمەلی دەیەوێ بەڕاستی، یعنی بە شێوەشی عەمەلی ئەتوو تەطبیق بکەی ئەو مافەی کە ئەوانە هەیتیان. یعنی مافی مەسەڵەن مافەکمان هەیە مافی ئەوەی ممارەسەی هەموو عیباداتی ئێمە لە ناو هەموو کەنائیس و هەموو شوێنێک. ئێستا نیوەی کەنائیسی ئێمە لەو ناوچانە ڕوخانە، یعنی بەڵام دەستی نوێکردنیان نوێژەنکردنیان تێدا نەبووە. دووەمیشت مەسەڵەن دەبینین هەندێک ممارەسە هەبوو ئێستاش ممکنە زۆربەی ئێمە معانات دەکەین کە مەسەڵەن یەکێک چووە دەرەوە لێرە لە کوردستان دەبین ئەگەر چەند ساڵێک لە دەرەوەبی کەس نییە قاریەکەی یا ماڵەکەی یا مولکەکەی زەبت بکاتن. بەڵام لەوێ لە خواروی عێراقیان لە شوێنەکانی ڕۆژئاوای عێراق دەبینین ئەو شتە زۆر ئەوەیە، یعنی بڵاو بوویتەوە کە خانی یەکێک دەست بەسەر گیرایە یا وەریان گرتیە و زۆربەی برادر مەحامی وانەیان هەیە حتا ئێستا قەزایەکی زۆر لە پێش مەحاکم هەیە لەسەر ئەو شێوەیە. بەڵێ بەڕێز پەترۆس نەباتی نووسەر و چالاکوانی کریستیان، زۆر سپاس بۆ بەڕێستان کرد. زۆر سپاس و هەموو ساڵێک بەخۆشی و شادی بۆ هەمومان بۆ گشت کۆمەلگای کوردستانی. زۆر سپاس.